گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە و دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. بە هونەری خۆت هەڵمەکێشە ڕەزامەندی خۆت بۆ تۆ وەرپێشە منیش دەڵێم ئاخر کاکی شاعر گەر خۆم باسی خۆم و هونەرەکەم نەکەم خەڵکی چ ئاگایەکی لە خۆم و هونەرەکەم نەکەم. لە مروارەکانی غوربەتەوە سڵاو خۆشەویستان، وەک هەمیشە بەرنامەکەمان لە قوڵایی دەریای غوربەتدا دەگەڕێ بە دوای مرواریە درەوشاوە شاراوە جوانەکانی غوربەت و ئەم جارە مرواریە درەوشاوەکەم دکتۆرە، بەڵام دکتۆری مرۆڤ نا، بەڵکو هەڵگیری بڕوانامەی دکتۆرایە لە هونەری حەوتەم. مروواریە درەوشاوەکەم ڕووناکبیرە، شاعیرە، نووسەرە، دەرهێنەرە، فیلمسازە، مامۆستایە، سینارێستە، شانۆکارە. ئەویش زۆر بەڕێز دکتۆر دڵشاد مستەفایە. هیوادارم لە گەورەی کەم نەکردرێتیتەوە بە مۆسفانە دکتۆریان. سڵاون لەبێ. سپاس، زۆر سپاس ئەمەخان بە پێچوانەوەی کە توێڵی زۆر زیاترە لەوەی کە پێویستە بوو. شایانی ئەوەی دکتۆریان زۆر سپاس دەکەم کە بانگهێشتەکەی منت ڕەت نەکردەوە. حەزورتان هەیە لە بەرنامە ئەم بەرنامەم تەواضعی منە یەخوا بەخێربەی سەرچە. بۆ دەستپێکی بەرنامەکەم پێم خۆشە پرسیارێکی کەمێک شخصی لە بەڕێستان بکەم. ئەتوانم بپرسم ئەو مامۆستا بەهرەمەندە ئەو ڕووناکبیرە کە ڕێی کەوتە هوربەتەوە ئەو ئاستەنگیانە چی بوو هاتنە ڕێگەر؟ ئەتوانین بەراورد بکەین لە نێوان غوربەت و نیشتیماندا؟ بەدڵنیایی زۆر سپاس. لە ڕاستیە من ساڵی 2007 سەرەتای 2007 ڕێم کەوتە بریتانیا بۆ خوێندن هاتم. یعنی یەکەم بەربەست کە بەرەو ڕووتە بێتەوەی تەم جۆرە وڵاتانەوە مەسەلەی زمانە، هەستکردنە بە جۆرێک لە نامۆبوون لە ناو شوێنێکە کە شوێنی تۆ نیە، لە ناو نیشتیمان جۆرێک لە پەیوەندی جیاوازای کە پێشتر لەسەر و پەیوەندیانە ڕانەهاتووی ئەکەویتە ناو سیستمێکەوە کە لەگەڵیان ڕانەهاتووی، یاخود ئەو شتەیە کە ئینگلیزەکان خۆیان پێڵێن کەڵچەر شۆک، یعنی تۆ تووشی جۆرێک لە بەرکەوتنەبی لەگەڵ کەلتورێکا کە کەلتوری تۆ نیە، لە ژینگەیەکای ژینگەی تۆ نیە، بە زمانێک چاکەن زمانی تۆ نیە، لەبەرەوە پێش هەموو شتێک تۆ تووشێم کەڵچەر شۆکە هابی، جۆرێک لە سەرسامی تووشە بێت لە بەرامبەر هەموو شتانی کە لێرە ئەیبینی، بێجگەلەوەی کە هەست بە جۆرێک لە پابند نەبوونەکەی بە شوێن، بە کەس، بە هەموو سیستمەکەەوە بەگشتی. بۆیە یەکێک لەو شتانی کە یەکەم جار زۆر کۆمەک دەکا بۆی کە تۆ بتوانی لەگەڵم جۆرە کۆمەڵانەیان ڕابی مەسەلەی زمانە. بەڕاستی بەر لە هەموو شتێک زمان قورسترین هەنگاوی پەیوەند بوون و پەیوەست بوونتە بە هەر کۆمەڵێک و کاتوێتیانە بشێت. زۆر سپاس وەڕم کردناکەن. باش مامسەگیان، لە جۆرج بۆشیان پرسی کەی ئەمریکا لاوازە بێ، لە وەڵامدا وتی هەر کاتێ هۆلیوود لاواز بێ ئەوە ئەمریکاش لاواز بووە. من لێرە داپرسم ئایا کورس سینەما هەیە تا پیشاناتی پێوکەن یاخود هەر فیلمی؟ لە ڕاستیە پرسیارێکی زۆر قورسامەخانە، پرسیارە زۆر دەکرێت و یا هەوڵ زۆرە بۆی کە قسە لەسەر بکەین ئایا کورس سینەمای هەیە یان نا. من 2 ساڵ پێش ئێستا لەگەڵ خوێندکارەکانی بەشی فیلمسازی لە زانکۆی سلێمانی هەمان پرسیارم کردەوە ئایا کورس سینەمای هەیە یاخود بەچی ئەوترێت سینەمای کوردی. لە ڕاستی ئەمە هەوڵی زۆر باشمان هەیە لە بواری دروستکردنی فیلمە، بەڵام ئەو شتێک کە بۆ شوناسێکی دیاریکراوە دای بنێن بڵێن ئەمە سینەمای کوردی هێشتا پێویستی بە ئیشکردنی زیاترە، هێشتا پێویستی بەوەیە بەرهەمی زیاترمان هەبێ، کاری زیاترمان هەبێ، هەر لە خۆیەوە ئەم شوناسە دروست نابێ، یعنی هەر لە خۆمانەوە ناتوانین فۆرمێک دەستنیشان بکەین بڵێن ئەمە فۆرمی سینەمای کوردیە یا ئەمە پێوترێت سینەمای کوردی. هەوڵ هەیە لە غوربەت، هەوڵ هەیە لە کوردستان، لە هەموو پارچەکانی کوردستان هەوڵ هەیە، هەر هەمیان خەریکی دروستکردنی فیلمن، بەڵام هێشتا چوارچێوە و فۆرمێکی دیاریکراو نییە ناوی بنێن سینەمای کوردی، وەک چۆن بۆ نمونە سینەمای ئیتالی فۆرمێکی تایبەت بە خۆی هەیە، یا سینەمای فەڕەنسی، یا سینەمای هۆلیوود، یاخود هەر جۆرێک لە ئارت سینەمای ئەوروپی، یا هەر یەکێک لەو تەوژمانی کە لە دنیایان، تەنانەت سینەمای ئێران زۆر واضح و دیار و ناسراوە لە ئێمەشەوە زۆر نزیکە. ئێمە هێشتا فۆرمێکی دیاریکراومان نییە تا بتوانین بۆ فۆرمە بڵێن ئەمە فۆرمی سینەمای کوردیەوە. ئێمە پێویستمان پێێتی ئێستا گەڕانە بۆ دروستکردنی فۆرمێک بتوانین خواستەکانی خۆمان، جیهان بینی کورد، دیدی کوردی تیا ڕوونکەینەوە بۆ دنیا، ئەو کاتاتوانین دەستنیشانی جۆرێک لە سینەما بکەین بڵێن ئەمە سینەمای کوردیە. سپاس.
باشە یەک لەو پرسیارانە بۆ بینەری کورد هێشتا توێنێتی ناشکێ لە دراما و لە فیلمی کوردی هەمیشە لە گرێ و گازندەیەکەن و هەمیشە ڕخنەی لێ دەگرن پێم وابێ حەقیشیانە دکتۆریان نازانم من هەڵەمیان نا دنیایی کێشەکە کێشەی بەراوردامەخان ئێمە توانایەکی کوردی هێزێکی مرۆیی کەمی کوردی نەبوونی تەکنیک ئەو شتانەی کوردی بەراورد دەکەین بۆ نمونە بە بەرهەمێک کە لە شوێنێکی دەرەوەی کوردستانەکرێکە کەلتوریێکی با بڵێن دێرینی فیلم و درامان هەیە مێژووی درامای کوردیە گەڕێتەوە بۆ کەی هەتاکوێ من بتوانین بڵێن ئێمە لەسەر کەلتورێک خەوتوین یا لەسەر ئەو کەلتورۆشتی تر بیناکەین نەخێرمە لە سەرەتایە ئەوەی ئێمە دیکەینەوەی کە ئێستا لە تەلەڤیزیۆنە کوردیەکانی بینین هەمووی هەنگاوی سەرەتایین بەڵام تۆ بێ ئەمە بەراوردکەی بەوەی کە لە هۆڵیوود دەگوزارێت ئەوی لە سووریا لە مەسڵ لە ئێران لەم شوێنە ناگوزارێت ناکرێت تۆ تەنانەت سەری ئێمەکە کێشەی ئێمە لە چیە لە ڕاستیە بە تایبەتی کوردی باشوور وەک هەموو پارچەکانی تر هەرێکێک لەم کوردانە بەرەو نەتەوە سەردەستاکەوێکە مامەڵەی لەگەڵاکایە ئەو نەتەوە سەردەستەی کە داگیری کردوین ئێمە بەر عێراق کەوتوین عێراق خۆی لە مەجای درامای تەلەڤیزیۆنیان لاوازە لە سینەمایان لاوازە بەڵام لە شانۆیە پێش کەوتووە سەری شانۆکەی ئێمەکە شانۆی کوردی یەکێکە لەو شانۆیانەی کە لە سەرکەوتووترین و باشترین بەراورد بە هەر چوار پارچەکەی کوردستان هیچ شانۆیەک شانۆی باشووری نییە هیچ هێزێک هێزی شانۆی باشووری نییە بۆ لەبەروی لە عێراق شانۆ لە تۆپ هابۆ بەردەوام ئێمەش بەر ئەو نەتەوەیە کەوتوین هێشتوونەتەوە لە عێراق دراما لاوازە سینەما لاوازە دراما و سینەمایش لاوازە بێت لە ئێران سینەما پێشکەوتووە بەشەکەی ڕۆژهەڵات فیلم دروستەکەن زۆر باشتر لەوانەیە ئێمە دروستیەکەن سینەما لە وڵاتی چۆک و تورکیا لە پێشە دراما لە پێشە گەر کوردی باکوور فیلم دروستەکان لە ئێمە لە باشتر دروستیەکان ئەمە بەڕاستی ئەو بەرکەوتنە کەلتوریە کە لەگەڵ نەتەوەی سەردەستەمانە بۆیە ئەگەر بیت و ئەم تواناکەمەی ئێمە ئەم بێمێژوویەی ئێمە لە دراما و لە سینەمایە بێنی تو بەراوردی کەی بە بەرهەمێکە لە هۆڵیوود یا تەنانەت لە سووریا لە ئێران لە وڵاتانە لە وڵاتی مصر لە وڵاتانی تری عەرەبی ئەکرێت ئەمە کێشەمان بۆ دروستەکە بەڵام ئەگەر بیت و لەم توانە خاک هەڕا و بەسیطەی خۆمان بڕوانین و تۆزێک پێویست بەڕاستی ئەرکی هونەرمەندەکانی شایتر دەور دەخۆیان ڕابێنن لەسەرەوەی کە لەم قاڵ بە شانۆی یا لەم چیرۆکە دووبارە و پێکەڵکانی کە سەرنجی بینەری ئێمە ڕاناکێشە لە ڕاستیایی تر بێنە دەرەوە بڕۆن بەرەو ئاستێکی تر ئاستی بینینی ئێمە ئێستا بۆ دنیا ئەو چۆتە شوێنێکەوە کە بە زۆر شت ڕازی نین ئێستا بەشێکی زۆری کورد لە نێتفلێکس و سەری زۆربەی زۆری دراما تەلەڤیزیۆنەکانی دنیاکە بەرەوە ئەو سەری درامایەکی زۆر بەهێزی ئیسپانی یا درامایەکی زۆر بەهێزی ئەمریکیەکە لە بەرەوە بڕازی نییە بەمەیکە ئێمە پیشانی و تەلەڤیزیۆنە کوردیەکانش بە بەردەوام خەریکی دۆبلاژکردنی درامای بەهێزن لە شوێنی ترەوەی یان جگە لە دراما تورکیەکان هەندێک درامای هۆلیوودیشیانە ناوە دۆبلاژەکەن خەڵک ئەوە بینە بەراوردی ئەوواکەی بە درامایەکی کوردی بە بەردەوام لێ یەکەی دوو حەقی خۆشتە ڕاستە باشە من وەکو بینەرێکی ئاسایی با بڵێن من هیچ زانیارێکم نە لە سینەما هەیە نە لە دراما نە لە هیچ هەروە بینەرێکی ئاسایی بەڵام کە سریەکێ لە دراما کوردیەکانەکەی یەکسەر درێک بەو هونەرمەندە ئەەکەی کە لەویا لەبری ئەوەی درامی بێ زۆر شانۆی ئاکتینەکە یعنی ڕۆڵە بینێ باشە ئێمە بۆ تا ئێستا نەمانتوانیوە یاخود ئایا ئەم دەرهێنەرەکان یاخود نووسەرەکان بۆ نایەن بۆ کەسێکی وەکو بەڕێستان بگەڕێنەوە بڵێن دکتۆر دڵشاد مستەفا گەر عەزیز نەبێ ئەم دەقە سادەیی کۆمەلگامان بۆ بکە بە دەقێکی فەلسەفی بە ئەو خەڵکە هەم دڵ و هەم توێنێتی و هەم چاو هەموو شتێکی تێر بێ و گلەی نەکە من نامەیە ببێت بە ڕێکلام بۆ نمونە بۆیە ناوی نابم ببوورێ ناڵم با نەبێ بە ڕێکلام من مەشهەدێکم بینی لە حەڵقەیەکە بڵێن دوو دڵدار لەسەر مێزێک دانیشت بوون لە قاوەخانەیەکە کە لە شوێنێکی گشتی بوون براکەی کچەکە بە خۆشەویستی خوشەکەی زانیویستی بێبی کوژە پورەکەی هات نەیهێشت وتی ئێستا ئەگەر تۆ بچی خوشەکەت بکوژی هیچ کەسێک بڕواناکە کە 2 مەتر مابینیان بووە ئەمە بۆ خۆی چیرۆکێکە گرێ ئەم بۆ شایە یعنی ئەم دوو دێڕی پورەکەی کەوتێتی بەڵام لە درامای کوردیە کەس نایەت ئەم حیوارە بدا بۆ نمونە بە دکتۆر دڵشاد مستەفایەک بە نازان بە کەسێک لەوانەی کە ئەتوانن حیوار و سیناریۆ و دەقەکان دەستکاری بکەن و فەلسەفی تر بینوسنەوە یەکسەر مەسەلەن ئاچێ بۆ ئەوە توخوات قورئان مەسەلەن ئەڵێ مەی کوژە ئەو کچە حیامانە چێ شەرەفمە بەڕاستی خەڵک بێزار بۆ لەوانە
نازانم ئایا وا هەستەکەن کە کەسی وەکو بەڕێستانمان نییە یاخود بۆ کەس ناگەڕێتەوە بۆ کەسە ئەکادیمیانە کە بتوانن دەقەکان دەستکاری بکەن وەکو فەلسەفیانە ببێت. بەڵێ لە ڕاستی پرسیارەکەم دوور و درێژ نەبوو لەم تێگەشتی. کێشە سەرنجەکەی ئێمە لە مەسەلەی جێڕانەوەی چیرۆکەکانە، یعنی ئێمە وەک تۆ باست کرد پڕپڕین لە چیرۆک دنیاک چیرۆکمانە، ئێمە ژۆکو هەموو ئەو درامانێک کە لە دنیا ڕۆیان دراما خۆی چیە یا فیلم خۆی چیە، جێڕانەوەی ژیانە لە دیدێکی ترەوە وایە تۆ دانیشی لە پەنجەرەیەکەوە سەری دنیا بکەیە سەری ژیانەکەی لە دەمیانی پەنجەرەیەکەوە وەکو با بڵێن نیۆریالیزمی ئیتالی کە وەسفی سینەماکە لە سیرکردنی ژیانە لە پەنجەرەیەکەوە هەروەیە، یعنی ئێمە تەماشای ژیانەکەینەوە بە شێوەی تر. ئەو ژیانەی کە لە کۆمەڵی ئێمە هەیە مەخان ژیانەکە خۆی لەو ئاستی دیالۆگایە تۆ تێبینی کە ئێمە ئیستا خەریکی چین لە کوردستان لە باتەوەی کە بڕۆینە ئەو ئاستانی کە بەڕێستان باسێکن، لە باتەوەی کە تێگەیشتنی خۆمان زیاتر بەرینە پێشەوە بچینە ئاستی ترەوە، ئێمە خەریکی زیونکردنەوەی کەلتوری خێڵ و هۆز و عەشرەت و ئەو جۆرەشتانین. کەلتوری خێڵ کەلتوری هۆزەکان و ئەو زمانەی کە قسەی پێەکەین و تاکو ئێستاش هەر زمانێکی تاکو ئەم سەر قۆناغش هی سەردەمی دەرەبگات تەنان سێرمان کە لە ناو دنیای ئەدەب و ڕەخنە و شتانشماناڵین شاعیرەکەمان ئەسپی خۆی لەو بوارە تاوداوە ئەسپی تاوداوە ئەمە زمان و کەلتورێکی فیوداڵیە کەلتوری سەردەمی دەرەبگات یا خۆڵین ئەمەلخان بەرهەمی ئەلبومێکی تازەی بڵاو کردەوە پێڵێن خەرمان بەرەکەتی خەرمان بەرەکەت بەس بۆ گەلموجۆیە بۆ خەرمان بەرەکەت چ پەیوەندیەکی بە هونەرمەندێکی میوزیسیانی وەکو تۆرێ لە ڕاستیە لەبەرەوە ئەم کەلتورە ئەم زمانە فیوداڵی دەرەبەجێ تا ئێستا نەچۆتە ئاستێکی ترەوە، یعنی گەشەی نەکردووە زمانی ئێمە بۆ ئاستێک کە هیچ نەبێ لەگەڵم تەکنەلۆجیام سەردەمای بوونجێکە من و تۆی سە بەکارێنین تۆ بەرنامێکی بێتەوە ماردی بۆ ئەمانەش نیمانە زاراوەمان نییە. ئەم زمانی ئێمە زمانێکە خەریکی خۆ تازەکردنەوە نییە کە لە ڕادەیەک لە ڕادەکانە تۆزێکیش تازە بێتەوە کۆمەڵێک دژایەتیەتە پێشەوە بۆی بێڵێن تۆ دەستکاری زمانەکەی تۆ ستراکچەری ئەم زمانە تێکەی تۆ ڕەسەناتی لەم زمانەیان ناهێڵی. کێشەی ئێمە کێشەمانە لەگەڵ ڕەسەناتیە کە لی تێنەگەیشتون لە ڕاستیەوە ئازانین ئەو زمانە سادە و ساکارە ئەو ستایلی قسەکردنە ڕۆژانەیە ئەما بێتە ناو دراماوە لەبەرێکەوە گوتمێ ماڵێن دراما ژیانە سینەما ژیانە ئەبێ وەکو ژیان قسە بکەین بۆیە قسەی سادە و ساکار و بێمانە هەندێک جارێتە ناوە یا سەری کە زوربەی سۆی درامای کوردی هەر بە هەر حاڵ یاخود پێ کردارێکی هەیە پێویستە بیکە بۆ نمونە ئەوێ بچێ پەرداخی ئاو خاتۆ پێمانەڵە پێشوەی بچێ بیکە ئەواچ خۆمەوە ئەواچم ئەخەوم ئەواچ یعنی ئەمە کێشەی سەرەکی ئێمەیە کە لە ستراکچەری یا لە بنیادی جێڕانەوە تێنەگەیشتوین بوێنە ئێمە چۆن نتوانین بوێنەشت بجێڕینەوە کە لە سادەترین پێناسی سیناریۆ جێڕانەوەی چیرۆکە بوێنە. ئێستا خۆشبەختانە نەوەیەک بەڕێوەیە نەوەیەک کە خوێندن تەواوەکەن ئەم ساڵ 4 ساڵیانە لە کۆلێجی هونەرە جوانەکانی سلێمانی بەشی فیلمسازی ئەم نەوەیە هۆشیاریەکی جیاواز بە سیناریۆ و بە زمانی گێڕانەوە خۆشتانیان لەلا کاڵەکە بۆ هەڵبەتە خوار خەڵکی باشن خەڵکێکن کە حەز و خولیایەکی تایبەتیانە بۆ بوارە بۆی هاتوونەوە خوێنن بە هیوام ئەمانە بتوانن دەستکاریی و ستراکچەر بکەن. جۆرێکیش لە خۆبایی بوون لە ناو کاراکتەری ئێمە هەیە مەسەلەن کەس ڕازی نییە بە پرسیارکردن لە کەسێکی تر کەس ڕازی نییە بۆی کە بێت بە تۆ بڵێ زەحمەت نەبێت توانین کۆمەکم بکەی ئالەم شتە ئەمە من ڕەنە باش نەبێ ینی یان نووسینەکەم باش نییە بێم بێتێکی تر. یەک نمونەی بچکۆلە بەس بۆی کە کۆتایی بە قسەکانم لێرە بێنم ئێمە کاتێک کە ساڵی 2007 خەریکی خوێندنی ماستەر بووین لە زانکۆی وێلز لە نیوپۆرت کۆرسی ماستەرەکەمان بەشێکی زۆری سیناریۆ بوو بەشێکی زۆری بۆی مە سیناریۆمان خوێن 18 خوێندکار بووین مامۆستاکەمان چی لێکردی ئەم 18 خوێندکارە پێویست بوو ئەوەی ئەینووسین بە هەر 18مان جارێککە بیخوێنینەوە یعنی ئەوەی من نووسیمە بێن بە حەفە کەسەکەی تر ئەو حەفە کەسە هەمویان ئەیاندا بە منێکی شیتێکی ئاینێ لەسەر ئەوەی کە خوێندومانەوە تێبینی نووسی بۆ هاوڕێکەت یعنی من حەفە سیناریۆم خوێندبووە حەفە جۆر تێبینی میاوە سیناریۆکەی من حەفە جار خوێنرابەوە حەفە جۆر تێبینی وەرگرتووە ئەو تێبینیانە وام لێکە گەشە بە ئیشەکەی خۆمەیە بەڵام لای ئێمە لە ترسی ئەوەی کە ئەم بیرۆکەی ئەو نەبات و ئەو چیرۆکی ئەم نەبات و ئەو هیچ بەرهەمی فڵان کەس نەکابەی خۆی کەسمان هیچ شتێک پیشان یەکتری نایە هەمومانەی شارینەوە ترسمان لە یەکتری هەیە بڕوا متمانەمان بە یەکتری نییە بۆیە گەشە ناکەین بەڵام ئەگەر بێت و ئەم نووسینەی من پێشۆی کە سێتی بۆ دروستکەم و بیخەمە بەردەمی کامێرا بێم بە 20 کەس بیخوێنێتەوە 20 جۆر تێبینی وەربگرم
ڕەنگە بتوانم ئیشەکەم بە شێوەیەکی زۆر باشتر و جوانتر بێگومان هەوابێ. ئایا ئەتوانین بڵێن درامای کوردی هێشتا لەسەر تەختەی شانۆی نەهاتە خوارەوەی شانە و بێتە ناو تیڤەکانە و لە کەناڵەکانەوە دیار بێت؟ تا ڕادێکی زۆر بەڵێ لەبەرەوەی کە تۆ تێبینی بەس بەتەنیا کێشەی ئێمە لەگەڵ شانۆیە یاخود لەگەڵ هەستی شانۆیە بەس بەتەنیا ئاکتین نییە، بەس بەتەنیا نواندن نیە. تۆ سەری سێتکە سەری دیزاینی میزانسێنی کادرەکان کە هەموو میزانسێنەکە ڕاستن بوشێ میزانسێن خۆیان لە شانەوە گیرا، بەڵام میزانسێنی کادر و میزانسێنی شانۆیە کامێرا ناجوڵێ ئاکتەرە ژوڵێتەوە، کامێراکی جێگیرماندانەوە ئاکتەرەکانە جوڵن هەروکۆ وایە بینەرێک بیت بە دیار نمایشی شانۆیەوە دانیشتوێتی. بەڵام کە تۆ سەری درامایەکی بریتانی ئەمریکی ئیسپانیەکەی سەرەکەی کامێرا جوڵێ نەک ئاکتەر، بەس لای ئێمە کامێرا دانراوە ئاکتەرەکانە جوڵن هەر وەک ئەو ستایڵی کە لە شانۆیە. بەڵێ تا ڕادەیەکی زۆر هێشتا دراماکان ئێمە لەسەر شان و ماونەتەوە نهاتونەتە بەردەمی کامێرا. باشە، ڕەنگە من پرسیارێکی چۆنەڵێ بە دەردی ئینگلیزە لە سیلیانێ بێ ئەو پرسیارە بکەم، کەمێک بێ عەقڵانە بێ ئەو پرسیارە بکەم. با بڵێن خەلەلەکە لەوەیان نابینینەوە کە دڵشاد مستەفا خۆی خریجی شانۆیە، بڵێن دەرچووی شانۆیە، بەڵام دێ کاری سینەماییەکە هێشتا لە ناو شانۆ داماوەتەوە، بەڵام لەگەڵ سینەماکەیە تێکەڵی کردو بۆیە ئەم تێکەڵکردنە بە جوانی دەرناچێت. بەشێکی پرسیارەکە و ڕاستە، بەڵام خۆ ئەس بڵێ لە هەموو دنیاشا هەیە ئەمەخانیانی ئەکتەر مصریەکان، ئەکتەر سووریەکان، ئەحتەنانەت ئەکتەرەکانی هۆڵیوود و بریتانیاش بۆ بەشێکیان هەر لە شانۆیان ئیشەکەن تا ئێستاش، بەڵام پێیەنە ناو بەردەمی کامێرا لە ئەو معریفە یەی دەربارەی ئیشکردنەکەی خۆی وەکو ئاکتەر هەیەی ئەو معریفەیە وای لێکا کە تێبگالەوەی کە ئەو ئێستا لە بەردەمی کامێرایە، ئەو ئێستا پێویستی بەو ئەگزاجوریشنە پێویستی بۆ مبالغە زۆرە نییە کە پێویستە لە شانۆیە بکەیت. لە شانۆیە ئێمە بۆ مبالغاکەین لە ئەدا، لەبەرەوەی کە بینەر دوورە لە ئاکتەرەکەەوە، لەبەرەوەی تۆ ناچاری جۆرێک لە دەنگ گەورە بکەیت، جۆرێک لە جوڵەی زیاد لە پێویست بکەیت بەس بۆی کە بتبینێت. تۆ جاری وایە 50 متر لێتەوە دوورە، 20 متر 30 متر لێتەوە دوورە نابینێت، بەڵام لە سینەمایە کامێراکە لە بەردەم تا، یعنی بینەر نووساوە بە شاشەکەەوە، بینەر 20 سانتیم 30 سانتیم 40 سانتیم مترێک لێت دوورە، لەو مترا پێویست ناکات دەنگ بەرزکەیتەوە، پێویست ناکات بۆ جۆرە دەستزیاد لە حەد بجوڵین، پێویست بۆ تەفخیمە گەورەی لە دەنگتان ناکات، لەبەرەوەی کە کامێراکە لە بەردەم تاوەستا وەکو بینەرە دوورەکە نییە. ئێمە کەی لەمە تێگەیشتین، کەی توانیمان ئەلم تەکنیکە تێبگەین، ئەتوانین ئەو کاتە زۆر بە ئاسانی شانۆ لە دراما لە سینەما جیا بکەینەوە. زۆربەی زۆرمان لە شانۆ هاتوومیش بەکەلۆرسەکەم شانۆیە، شانۆم خوێندووە، ئاکتەر بووم، بەڵام لە دوایی یاکەم سینەما خوێنم لەوە تێئەگەم کە ئەم جیاوازیە بێ بکەین نێوانیان دوشتە. ئەو ئازیزانەی ترکە هەم ناچنە بوارەکەەوە بە شێوەیەکی ئەکادیمی خوێن، پێویستیان بە گەڕانە، پێویستیان بە خوێندنەوەی، پێویستیان بە جۆگرتنە، پێویستیان بە دوواداچوونی زیاتر هەیە لەو بواری خۆیانەکە ئیشی تیاکەن بۆی ئەم دووشتە لێکتری جیاکەن. و هەڵبەتە بە تەنیا ئیشی ئاکتەرەکان نییە، ئیشی دەرهێنەرەکانیشە. دەرهێنەرەکە خۆی بێت تێبگالۆی کە ئەم ئەدائی کە لە بەردەمی ئەو ئاکرێ شانۆییە ڕازی نەبێت بیگۆڕێ، بەڵام ئەم معریفەیە تا چەند لە لای دەرهێنەرەکانی ئەمە گەڵاڵەتەوە هێشتا بە تەواوەتی و بە باشی نەخەموویوە، هێشتا بۆ شێوەیە گەشەی نەکردووە جۆرێک لە زانیاری و تێگەیشتن لە هونەری سینەما و دراما بۆی بەرەمەکانمان تایسە لە شان بچێت. باشە، لێرا پرسیارێک زیاتر پێم خۆشە پرسیاری دەکەن. ئەتوانین بڵێین سەرکەوتنی ئەکتەرەکان و ڕۆڵبینینیان بیگەڕێنینەوە بۆ ژیری دەرهێنەر یاخود ئەکتەرەکە خۆی تالەنتدە و بەهرەمەندە و چوزانم کەسێکی زۆر مهمە و بڵێن ئەکتەرێکی زۆر باشە؟ توشەکەلەوە ئاخۆی ئەمە ئەکتەری دەو شێوەیەمان هەیە. بۆ نمونە ئەگەر لە تەماشای دنیا بکەیت، تەماشای فیلمە سینەمایەکانی دنیا بکەیت، بۆ نمونە خواکین لەو بەرهەمەی فیلمی جۆکەرە کە بینیمان و ئۆسکاریشی لەسەر وەرگرت. ئەو فیلمە من لەگەڵ دوو هاوڕێیترم من مامۆستان لە بەشی فیلمسازی لە زانکۆی سلێمانی پێکەوەچین بۆ بینی فیلمەکە. ڕای من لەسەر جۆکەرەوە بوتم فیلمە نواندنە، ئەمە ئاکتینە، ئەمە توانای و ئەکتەرەیەم فیلمەی ڕاکردووە. ئەخۆیم ئەکتەرەکانمان خواکینن، ئەخۆی تۆم هانکسمان هەیە، ئێمە ئەکتەری لەو بابەتەمان هەیە، ئێمە پیتەر ئۆتۆڵمان هەیە، ئێمە ئەکتەرمان هەیە لەم ئاستانەیان بن. هەچ کاتێ ئەکتەرەکانی ئێمە توانیان بە زانیاری خۆیان، بە ڕاهێنانی خۆیان، بە توانای خۆیان بگەنە ئاستی ئەو جۆرە لە ئاکتەر و جۆرێک لە ئاکتین بکەن بۆ شێوازەی کە ئەوانە ئەیکەن، ئەو کاتە توانین پێیان بڵێن توانستی خۆیانە، هێزی خۆیانە. ئێمە ئەکتەری باشمان هەیە، بەڵام ڕانەهێنراون بۆی کە بێنە بەردەمی کامێرا، ڕانەهاتوون بۆی کە لە فیلمێکی سینەمایی ئاکتین بکەن.
لەویایە ڕۆی دەرهێنەرەکان پێویستە لەویایە دەرهێنەرەکە بێ ڕێنمایم جۆرە لە ئاکتەر بکگەرنا بۆ شانۆ پەکمان ناکەوێت لە ڕاستیە پڕپڕین لە ئاکتەری شانۆ دنیای ئەکتەری لە بەتایبەتی نەوەیەکی زۆر باشی گەنج پێگەیشتون لە ئاکتەری کوڕووکەس لەسەر شانۆیان بینی جێ دڵخۆشیە بەڕاستی بەڵام بە هەمان شێوە ئێستاش بێ هەر ئاماژە بەوە بمەوە نەوەیەکی گەنجی تریش بەڕێوەیە ئەم ساڵ خوێندم تەواوەکەن لە بەشی نواندنی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی ئەمانە ڕاهێنراون بەس بۆی کە لە بەردەمی کامێرایش بکەن ئەمانە جۆرێکی جیاوازن هەرچەنە کەمن گەنجن ینی وردە وردە پێویست دەربکەون بەڵام ئەمانە ڕەنگە لە ئایندەیە بتوانن ئەو جیاوازیە پیشان بن ئێستاش هەندێک لە ئەکتەرەکان تێژ وردە وردە خەریکەوانی کە پێشتر شانۆیان کردووە هەوڵێن ئەو جۆرە جیاوازیە پیشان بن بەڵام نەگەیشتوین تێکە بڵێن بەڵێ ئەمە ئەکتەرەکە خۆی تێم هێزی هەیە یاخود ئەمە دەرهێنەرێکی وامان هەیە ئەتوانێت ئەو جۆرە لە توانیان لەو ئەکتەرانە دەربێنێ هێشتا نەگەیشتوینەتە هیچیان تاکو دان بە کەسیان نابێت ئەخر بەس مامسەگەن جاری وایە چۆنەڵێ یەکێک لەو ئەکتەرانە ئەبینی بێگومان دەوری زۆر جوانە من تەنیامە بەسەکەم ئەلەوە بوو ئایا ئەمە خۆی بەهرەمەندە ئەوە نەجوان دەورێ بینێ یاخود کاریگەری بێگومان دەرهێنەرەکەشی تایە ئەبێ ڕێنمایی کە لە کاتی ڕۆڵبینیندا خۆ لە ڕاستە دەرهێنەرەکە ئیشی ئەوەیە ینی داگەرچین ئاکتەر بەشێکە لە ئیشی دەرهێنەر یانی دەرهێنانی ئاکتەر یاخود ڕێنمێنیکردنی ئاکتەر بەشێکە لە ئیشی دەرهێنەر زۆربەی زۆری دەرهێنەر گەورەکانی دنیا ئیشکردنیان لە ناو فیلمان بەتەنیا ئیشکردنە لەگەڵ ئاکتەر و جۆرێک لە سیستمی هەیە جۆرێک لە مامەڵەی هەیە جۆرێک لە بنەمای زانستی هەیە مامەڵەکردنی دەرهێنەر لەگەڵ ئاکتەرەکانیان بەڕاستی پێویستی ینی ئەوە دەرهێنەر بەشداریی زۆر زۆرەکانە دەرخستنی توانەکانی ئاکتەرە تەنانەت هەڵبژاردننی گۆشەکانی وێنەگرتن و پیشاندانی دەموچاوی ئاکتەرەکە لە گرتێکی کلۆساپا لە میدیەما لە لۆپشۆتێکە ئەوە دەرهێنەرەکەی هەڵ وامان لێکە ئێمە ئاکتەرێک بە شێوازە ببینی لە ناو سینەمایە بەڵام ئەگەر هاتوو ئاکتەرەکە خۆشی بەهرەمەند نەبوو هەزار دەرهێنەری باش ناتوانێت بکە ئاکتەر وایە کەوابێ ئەبێ خۆی کەمێک تالەنتەکەی تیا بێ بێگومان ماتریالەکە مەوجود بێ ئەنجا دەرهێنەریش زۆر زەحمەتە باشە با کەمێک تۆزێ لە جدیا درکەینەوە بەڕێستان کە بەرکەوتت پەیدا کرد لە غوربەتا تووشی هیچ ڕێکەوتێکی سیر بووی یاخود چاوەڕوان نەکرا بووی کە تاکوی ئێستا بوو بێ یادگارێکی خۆش لە ناو زانکۆیان ڕوویدا بێ لە دەرەوەی زانکۆ شتێک لە بابەتە بەڵێ بە دڵنیایی حتمما ینی هەندێک شت ڕوو ئەیا جاری وایە تۆ چاوەڕێی ناکەی یاخود بەتەمایانی بەڵام ڕوایە خوێندنی ماستەرا بووین منیش و ساراش ئەو کاتەی لە زانکۆی وێڵ زەمان خوێن یەکەم وەجبەی ئیشکردنی پراکتیک دەستی پێکرد لە گروپەکەمانە مامۆستاکەمان گروپەکانی بەشکرد یعنی هەموو گروپەکەمانی بەشکرد بەسەر 3 گروپە و هەر کەس بتوان هەر گروپێک و فیلمێکی کورت دروست بکەن کەس من و سارای هەڵنەبژات ئیشیان لەگەڵا بکەین دوای کچێکمان هەبوو چارلۆت پێمانەوە چارلی نەنچی ئەو کچە لوبنانی بوو ینی جۆرێک تەعاتوفی لەگەڵ شەرقیە هەبوو وەکو هین هاوەکو ئاوە بەزەی وشت ئێمەی وەرگرتینە ناو گروپەکەی ئەوە یارمەتی بین لە دروستکردنی فیلمەکە کە مامۆستاکەوتی تەواو هەڵتان بژارد هەر کەسە گروپی خۆی وتیان بەڵێ وتی ئەزانین چێ باشترین فیلم دروستەکان لەم گروپەیە وتیان نازانین چارلۆت چارلی باشترین فیلم دروستەکە وتیان بۆ وتی ئەو دوانە ناناسن ئەوەیان 15 ساڵ پیشی لە تەلەڤیزیۆن کردووە ئەوتریان پێشەوەی بێتێرە 5 فیلمی دروست کردووە بە منیوتی تۆ چی بچێتوانی بۆ چارلۆتی کە بتمەتوانم فیلمەکەی بۆ تەسویرکە مەتوانم بۆی مۆنتاژ بکەم ساراوتی منەتوانم لایتینی بۆ دانم توانم دەن ڕیکۆردکەم منتمەتوانم ڕەنگدەن کەش خۆم ئێدیتیەکەم پێویست ناکە هیچ چەند سۆفتوێری مۆنتاژە زانی وتم چوار سری ئەوانی کروتی ئێوە چەندتان مۆنتاژەسان مانتیان هیچمان هیچی لە نازانین ئەوتی چاولێکە من پێم وتن چێ باشترین فیلم دروستەکە بەس ئێمە لە بەرەوەی شەرقی بووین ئەو لە بەرەوەی کە خەڵکێک بووین لە خۆرهەڵاتەوە هاتووین کەس ئێمەی ناویست لە ڕاستیا بەستر بۆ دوای ئەوە بە وەجبەی دووهەم کە وتیان فیلم دروستەکەین وتی چه فیلم دروستەکە هەمیان دەستیان بۆ نووسارە ڕەکشاوتیان ئەمدوانە لەبەرەوەی کە لە دوای بەرهەمەکەیان بینی دەرکەوت یەکەم تا زۆر بەزەیمان بە خۆمانە هاتەوە بەڵام ئێمە دڵنیاش بووین لەوەی کە ئەماتوانین بیش بکەین بۆی کێشەمان زۆر نەبوو ئیحساسی یەکەمیان زۆر ناخۆش بوو بەڵام کە مامۆستاکەمان بۆ شێوازە قسەی کرد تۆزێ هاتینەوە سەر خۆمان خراپنەوە
نا ئەوە گەورەیە مامسەلیانەوە شانازیە بەڕاستی منیشتم کە خوێندکاری کورد بووم کە بێگومان ئەو شتانە لە زانکۆیان ڕوودا زۆر پێگەشیتەوە ساڵ یەکەم و دووەم جا من چونکە هەر کوردیشی تیانە بوو لە ساڵی دووەم ماوتیان خوێندکارێکی کووردە دڵم خۆش وتم دەی باشە جارجار گفتوگۆیە قسەیەکە گۆڕیتەوە کە چون قسەی لەگەڵا بکەم بادینی دەرچوو ئەی ژۆکوابێ هەر لێک تێ ناگەرسین هەر ئینگلیزیەکە باشتر بوو. بەڕاستیوانە خۆشە وردە ئەدناسنەوە ئەزانن سیرەکەن تالنتت هەیە سیرەکەن مەسەلەن کاریزمای سەرستەیجی هەیە ئەتوانی و کارانوکی ئینجا وردە سقت پێکەن خۆی ئەوە زۆر زۆر گەورەیە. باشە دکتۆریان با بیرت قەت لەوە نەکردوێتەوە بڵین با پرسیارەکەم ئەم جارە لەسەر بەڕێسان بێتەوە دیسان قەت بیرت لەوە نەکردوێتەوە تێزی دکتۆراکەت بکەیت بە فیلم بۆ ناساندنی تاوانی هەڵەبجە و ئەنفال بە جیهان بۆ نمونە چیرۆکەکانی هۆلۆکۆست کە The Pianist, Life is Beautiful, Anne Frank, The Boy in Striped Pyjamas مثلا زۆری تریش کەوا لەو خەڵکە ئەکا ها سۆزێکی زۆری لەگەڵ ئەو قەومەدا هەبێت قەت بیرت لەوە نەکردوێتەوە شتێکا بکەیت من دکتۆراکەم لەسەرەوەی خۆی بەڵێ ئەزانم دکتۆراکەم بە ناوی سینەمەتایزینگ جینۆسایدە ئێمە چۆن بتوانین فۆرمێکی سینەمایی بدۆزینەوە بۆ دەنگە شاراوەکانی ناو جینۆسایدی کورد و لە باتی سیناریۆ یەکسیانم نووسیوە دوو فیلمی درێژ و فیلمێکی کورد بە ئینگلیزی تەواان لە دوایشە دوانیانم کردوەوە بە کوردی فیلمێکی کورد و فیلمێکی درێژم کردوەوە بە کوردی بەڵام چێ پارە بەم نیا فیلمی پێدەبستن تۆ بێ مجموعەیەک شت هەیە بیکەی بۆەوەی کە پارەت بەنێ فیلمی پێدەبستکە گەرنا ئەو سیناریۆانەی کە من نووسی من بەسەر بەرشتی یەکێک لە گەورەترین پرۆفیسۆرەکانی زانکۆی سالفۆردی مانچستەر بۆ لێمی کەمیدیا سیتی من دکتۆرام کردووە لە بەسەر پشتی پرۆفیسۆرێکە یەکەم پرۆفیسۆری فیلم پراکتیسە لە هەموو بریتانیایە ئەو بەلایەوە سیر بوو کە وڵاتەکەی من پشتیوانیەوە ناکا فیلمێک لەم بابەتە دروست بکەین لەبەرەوەی کە دکتۆراکەی من و ئیشکردنی من بۆ ئەوە بوو ئێمە چۆن بتوانین جینۆسایدی کورد بە فیلمێک بەرینە ئاستی ئەو فیلمانەی کە تۆ باسە کرد ئاستی Life is Beautiful, Boy in the Striped Pyjama, Pianist, شناندەر لیست هەرچی شتێک لەو فیلمانی تری کە دەربارەی کەمبۆدیا، سوودان، ئەرجەنتین دنیایەک شەری ترکە ڕواندا دەها فیلمی دەربارە دروستکراوە ئێمەش بۆ ناتوانین فیلمێک لەم ستایلە دروست بکەین بەبەردەوام قسەی خەڵکی ئێمە لەوەیە بڕۆن خەڵک بێنن لە هۆلیوودەوە با بێن و چیرۆکانەمان بۆ بگێڕنەوە ڕاستی ئەو وان نییە ڕاستی ئێمە پێویستیمان بە هۆلیوود نییە بۆ جێڕانەوەی فیلمەکانی چیرۆکەکانی جنۆساید چیرۆکەکان هەن ئێمە زۆر بە باشی دەتوانین بجێڕن بەڵام ئەو توانایی کە ئەو جۆرە لە متمانەی کە با بڵێن دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە خەڵکێکی تری دەرەوەی باشووری کوردستانێتی بەیەمیان نییە و 4-5 کەسیشنی سەر کوردستان بەس ئەوانە فاندووە دەگرن بەس ئەوانە پارەیان ئەیرێتێ فیلمی پێ دروستکەن کەس جۆ لە من ڕوانێ هەر نەگرێت خۆ پەیوەندی بۆ نیە من دکتۆرام هەیە لە سینەما و سەرۆکی بەشی فیلمسازی لە زانکۆی سلێمانی و ئەو نواشتانە ڕەن هەر جۆشم لێ ناکرێت هەر بە خەیاڵیشیانە من داوای هەندێک پێداویستی سادە و ساکارم کردو لە یەکێک لە وەزیرەکان بۆ بەشەکە بۆی کە خوێندکارەکانم بتوانن کامێرایەکیان پێ بێش بکەن هەر جواب بشینیانەوە بە پێکەنینەوە قسەی لەگەڵان کردن هەر بڕوایان پێینی ئاساسا ئەوان بڕوایان بەوەیە بچن ستافێک لە هۆلیوودەوە بێنن 6 ملیۆن دۆلاری بنێ و ئیش بکا بۆمان ئەنجاتوانی نا لە ڕاستیاوان نییە کێشەی ئێمە کێشەی جێڕانەوەیە کێشەی ئێمە کێشەی ئەو تەکنیکێکمانە بەردەستانیە بۆیە فیلمەکانمان نەگەشتۆتەوە ئاستا ئێمە نەمانزانیەوە چیرۆکەکان و جێڕینەوە بەڵام ئەو سێ فیلمی کە من نووسی من لە ڕاستیە لەسەر بنەمایەکی زۆر جیاواز نووسراوان هیچ پەیوەندیان بەو ستایلی مامەڵەکردنی سینەمای کوردی نیە تا ئێستا لەگەڵ جینۆسایدە زۆر جیاواز کراون لەبەرەوەی کە بنچینەی نووسینی تێز دکتۆراکەی من خۆی ئەو جیاوازیە بوو ئێمە چۆن بتوانین بە شێوەیەکی جیاوازن چیرۆکانم جێڕینەوە نەبووە خۆی کە پێشتر جێڕاوەتەوە لە چوارچێوەی شین و گریان و برین و خوێن و ئەو ئازارە ڕاستە و خۆیە بێ بە شێوازێکی ناڕاستە و خۆ چۆن نتوانم چیرۆکانم جێڕنەوەش لە دنیا بکەین سیرمان بکە و نمونە زۆرە دنیایەک فیلمی لەو بابەتە هەن بۆ نمونە من دایمە لەگەڵ خوێندکارەکانشمە باسی فیلمێک دەکەم هی ژنێکە ناوی ئایدە بچیکە دەربارەی بۆسنا کردوێتی یەک قەترە خوێنی تیانە بەڵام هەموو چیرۆکی جینۆسایدی بۆسنات بۆ جاڕێتەوە لەبەرەوەی کە ئەو چۆتە ئافتەرماث تراجێدی دوای تراجیدیاکە ژیانی ئەو خەڵکە چی لێ بەسەر هاتووە لەوێ جارێک گەڕێنەوە بۆی کە ئەوە هۆکاری کە ئەمەی دروست کردووە چییە ئەو چیرۆکی پێشووترەکە چیرۆکی جینۆساید کردنی بەشێکی زۆر لە خەڵکەکە خۆیان ئێمە پێویستیمان بۆیە بەم شێوازە مامەڵە لەگەڵ جینۆسایدا بکەین بەڵام نەمان کردەوە و کەسیش بەڕاستی جۆ لە خەڵکی وەکو ئێمە ناگرێت تۆ پێویستی بەوەیە جۆرێک لە خۆ نزیکردنەوەت لەگەڵ هەندێک بەرپرس و هەندێک کەس و هەندێک دەستگای هەبێ بووی کە بتوانی
دەمێت بگەێنی یاخود جۆت لێ بگرن یا پێویستی هەندێک خۆنمایشکردنی میدیایی هەیە بەڕاستی من حوسڵی ئەو جۆرە خۆنمایشکردنانم نەماوە و لەبەرەوە پێویستی بەوەیە کە دەستگایەکی تایبەتمەند هەبێ خۆی بیر لەوە بکاتەوە چۆن چیرۆکانی جنۆساید دەجێڕێتەوە گەرنا تا ئێستا کەس پرسیار لێ من نەکردەوە بڵێ ئەرێ کاکە تۆ دکتۆراکرد لەم مەجالەیە کردووە ئێمە توانین ئەمە بکەین یان ناتوانین بکەین بۆیە خەونی منە لە ڕاستیە لەبەرەوەی کە سێ فیلمات ئامادەشن سیناریۆکانیان بە ئینگلیزی نووسراوە لە ڕاستیانی بۆ مەسەلەی سەر تایتڵوشت هەر مشکلیان یەخوایان ئینگلیزی ئەتکرێن بکرێنە کوردی و سەبتایتڵەکانیش وەک خۆی بە ئینگلیزی دامڕێتەوە دنیاش تەماشای بکا و تواناشمان هەیە خەڵکی گەنجی بە توانای زۆر باشیشمان هەیە لە کوردستان کە بڕی تێچوونی فیلمەکان ئەوەندەش نابێ لە ڕاستیە بەڵام چێ جۆمان لێگرێ چێ بەو خەمەوەیە چێ گیر لەوە کاتەوە لە ڕاستیان فیلمانە پێویستیان بەوەیە دنیا بە شێوازێکی ترمان بینێ ئەوە خەڵکێک هەبوو بەداخەوە ئێستا دوورن لە دنیای میدیا و دوورن لە ئەو جۆرە کۆمەکە گەرنا ڕنگ بوو لە ڕۆژگارێکی پێشستاتوە ماتوانیان فیلمانە دروست ئەی مامسایان بیرتان لەوە نەکردوێتەوە کە بتوانن هیچ نەبێ بۆ یەکێک لە فیلمەکانت فەند لێرە وەرگری هەرچەنە ئەوە بێتە شتێکی نامەعقول تۆ باسی وڵاتەکەی خۆتکەی کەوتەرەکەی خۆت پێ بچی لێرە ئەم فەندیان بە وەرگری لە ڕاستیە پرۆژەیەک هەبوو بە کۆمەکی کە هەڵکەوت مستەفای هاوڕێمان فیلمساز لە نەرویج قرار بوو کۆمەکێک وەرگرین نزیکەی $200,000 بوو بۆی کە بتوانین یەکێک لە فیلمەکانی پێ بەرینە پێشەوە بەڵام هەموو ئەو وڵاتانان بە ئێرەشەوە بە هەموو وڵاتەکانی دیشەوە تۆوتێ پێتەڵەم چیرۆکە چیرۆکی شوێنێکی ترە چیرۆکی من نییە تۆی جێڕیتەوە بەشێک لە فەندەکە و لەوێ بێنە من بەشەکەی تر دێ ینی نەرویجیش بە منی وتی ئۆکەی مە $200,000 تێنێ بەس فیلمەکەی تۆی پێ تەواو نابێت فیلمەکەی تۆ پێویستی بە $500,000 $300,000 لە وڵاتەکەی خۆت بێنە ئێ وڵاتەکەی خۆشت جواب نایەتەوە وڵاتەکەی خۆت پێ دەڵێ من ناتوانم موچە بم لێستا تۆ باسی فیلم دروستکردنەکەی لەبەرەوە ئەوەیە کێشە بنەڕەتەکەی ئەمە هەرچەنە پارە هەبووە بە هەدەریراوە لە دنیایەک شوێنی بێمانە و کە هیچ شوێنێکیشی نەگرتووە بەڵام ئەوەیە ئێشتا ئەمە بە باشی بیرمان لە سینەما و هێزی سینەما و ئەوە نەکردوێتەوە یعنی ئەگەر بیرمان لێ کردایەتەوە ئێمەشمان توانین لۆبیەکی زۆر باش وەکو لۆبی جوولەکەکان دروست بکەین لە دنیا دەربارەی کێشەکانی خۆمان وا بکەین دنیای تر شەرم لە ئێمە بکات دنیا ئیتر لە بەردەمیێمە لە ڕووی ئەوەی نەیە قسە بکاوسە ئەوڕێوەک چۆن ئێستا جوولەکان وایان لە دنیا کردووە کە جۆرێک شەرمەکەن لە بەتایبەتی ئەڵمانەکان شەرمەکەن لەوەی کە بەسەر جوولەکانیان هێناوە لە هۆڵۆکۆست ئێمەژە بۆیەوەمان لە دنیای عەرەبیش کردایەوەمان لە دنیای عێراقیش کردایەوەمان لە چواردەورەکەشمان و لە دنیاش کردایە شەرمەزار بوونایە لەو بێدەنگی هەڵیان بژات بە سەردەمی ئەوەی کە کاتێک حکوومەتی باسە و تاوانی دەرهاپە میلەتەکەیان کردووە بەس لەبەرەوەی کە ئێمە ئەو توانایەمان نەبووە دنیا هەتاکۆی سەنی توانیوە لەو گۆشەنیگایەوە سەیری ئێمە بکات لە گۆشەنیگایەک و سێرمانەکە هەر بەزەی پیامانایەتەوە چونکە ئێمە هەرچی نەڵێن بریناری و ئەگرین و ئەپاڕێنەوە ئێمە نەماتوانیوە بە ستایلێکی تر مامەڵەیان لەگەڵا بکەین کە ڕێزمان لێ بگرن کە شەرممان لێکردنێک بەزەیان دامانەکەوێت بەڕێستان پێش ئەم پرسیارە باسی ئەوەت کردوتە من حوسڵەی ئەوەم نییە کە بتوانم بۆ نمونە کەمێک لە خۆ دەرخستن و لە کارەکانە بەڵام مامسایان من بەپێی ئەم بەرنامانە زۆر کەسم دوانوە ئەڵێن ئێستا زەمانی مارکێتینگە ئەبێ وابیت ئەبێ بۆ نمونە کلیپێکەکەین ئێمە هاوارمان لێ ئێستاوە بۆ ئەبێ من هونەرمەندێکی چەند ساڵم بۆ ساڵێک ئەگەر بکرێ لەوانەیە خۆی نەیان لە 100,000 ڤیو بەڵام هونەرمەندێک کە دوێنێ پێکەیوە پارێکی زۆرەدا بە ڤیوەکەی لە شەو ڕۆژەکان ملیۆنێ سەر و ملیۆن ئەبێت بەڕاستی ئەی بەڕێستان بیرتان لەوە نەکردووە کەمێک مەسەلەن مارکێتینیش لە سینەمایە و نازانم لە درەما ئەو شتانەیە کەمێک بیجوڵێنن ئەو بێ مارکتین بۆ خۆ بکەیت ینی نەک مارکتین بۆ بەرهەمەکەت بکەیت ینی تۆ پێویستی بەوەی تر مارکتین بۆ خۆ بکەیت تۆ ئەمانە زین چۆن ئیشەکە نەمەخان لە کوردستان ئەمە لە شکرێکیان لە پشتەوەیە کۆمەڵێک گەنج کە محچی بوون پێیان لە پشتیانەوەن ئەمانە پەیجیان بۆ دروستەکەن ئەمانە خەریکی لەسەر سوشیال میدیا گەورەکردنی ئەم ناوانن ینی پاڵیان پێوەێن بە زۆر دروستیانەکەن هەڵیانە خوان لە ڕاستیاوانین لە ڕاستیا لە بنچینیا زۆر بە زۆری خڵکاوە ئەوە حقیقەتەکەی نییە ئەمە بە من ناکرێت لە ڕاستیا من ناتوانم بە زۆری زۆردارێکی خۆسەپێن خۆم بسەپێنم بەسەر بینەری خۆمان ناخۆم سەپێنم بەسەر خەڵکی ترا گەرنا گەبێتسەر مەجای میدیا ینی لە مەجای میدیا گەمریش بمێ ئیش بکەم کەم ناهێنم لەبەرەوەی کە لە 92 من لە میدیای کوردیاییشم کرد تاکو 2006 و پەیوەندیەکی زۆر هەیە لەگە خەڵکێکی زۆرە دۆستایەتی و ئاشناتی شمێتان لەگە خەڵکی سیاسیە لەگەڵ خەڵکی خاوەن دەسەڵاتیشە بەڵام
ئەو جۆرە لە خۆ دەرخستنەی ئێستا لە ناو دنیاکەی ئێمە دروست بووە خۆ دەرخستنێکی بەتاڵە لە ڕاستیان تۆ پێویستی بۆیە لە بەتاڵیەوە کۆمەڵێک شتی ناڕاست و نادروست بۆ خۆ دروست بکەیت پێویستی بە جۆرە لە خۆ دەرخستنەکە بۆ دەرخستنێکە کە هێزێکی معریفی هێزێکی زانستی هێزێکی هونەری لە پشتەوە نییە بەقەدرەوەی کە شتێکی تراوەی کەواکە جۆرێکە لە درۆکردن جۆرێکە لە واوەیلایەک بۆ کێشەیەک بۆ مەبەستێکی ترکە مەبەستەکە هونەر نیە لە ڕاستیە ئەوش بە من ناکرێت یعنی ئەم پەیوەندی بە مارکتینەوە نیە وەنی پەیوەندی بە جۆرێک لە شۆئۆفەوە هەیە وەکو ئینگلیزەکانەڵێن جۆرێکە لە خۆ دەرخستن ئەمە مارکتین نیە گەر مارکتین و بنچینەی مارکتین بێ ئەو زانستە و خەڵک توانێت کۆمەکت کا لەو مەجالەیە بەس ئەمەی کە ئەمانەیەکن لە ڕاستیە شتێکی ترە دنیای ئێمە دنیای ڤێرچواڵە یعنی تو دنیایەکی خواستراوە ئێستا و دنیا ڕاستەقینە واقعیە نەماوە کە جاران ئێمە بمانتوانێت پەیوەندی نزیکە هاوڕێتی و دۆستایەتی و کەسایەتی و ئەمانە بەکاربێنین بۆی کە ئیشێکی هونەری پێبەرینە پێشەوە و جاران کە خۆشت لەناو دنیای کوردیای شتەکەت زانی کە هەندێک پەیوەندی هەیە پەیوەندی هونەری بەڵام ئێستا و جۆرە پەیوەندی لەسەر بنچینەی جاران نەماوە شتێکی ترە دنیایەکە ڕەنگە من و تۆ لێ حاڵی نەبین بەڕاستی چونکە ئێمە لە سەردەمێکی ترا و لە سیستمێکی ترایکیشمان کردو ئەم سیستمەنە بۆ ئێستا ئەڕوا بەڕێ نا بەداخەوە زۆر لەو سیستەمە نازانم یان ئەوەی ئێمە لە کوردستان کە دابڕاوین چۆنەڵێ لە هەمان خاڵە وەستاوین خو لە خۆینەوە یاخود بە پێچەوانەوە چونکە کە جاری وایە تۆ چیتۆ کوردستان کە باسی هەندێک مەسائلەکەی لەگەڵ هاوڕێکانە سیرەکەی نازانم هەز بە جیازێکی زۆرەکە یان منم واستم یان منم جێماوم لەو خاڵەیە کە وەستاومەتەوە یاخود ئەوان اعترافی پێ ناکەن بەڕاستی من هەندێ لەم بەناو مارکێتیانی کە ئەیبینم یاخود لە تەنان لە ئەکتەرەکانیش هێندە چۆنەڵێن ڕکلامەکانیان هێندە زۆرە ڕێک وەکو تاوز دێتە یعنی احترامن بۆ هەموو ئەوانەی کە گویان لێمانە وەکو تاوسێک دێتە بەرم ڕیشە جوانەکانی دەرەکا بۆ ماوەیەک دوایی خەفە ئەبێتەوە یعنی ئەمە نازانم هەموو ڕاگەیاندن لە میدیایە لە ڕۆڵبینینە لە گۆرانی هەموو هونەرەکان شێواوی پێوە دیارە بەڕاستی دکتۆریان هەچ کەسێکە دوێنی کۆڵێ حەسرەتی لە دڵایە بەڕاستی بە هەر کەسێک بانگ هێشتەکەیتە ئێر ئەڵێ من تااقەتم نییە من وازم لە هونەر هێنا و من بێزارم زۆر زویر بوون و ئەم تووڕەبوونە لەسەر بەڕووی هونەرمەندانەوە دیارە بەڵام ئایا هونەرمەندان بۆ نمونە من بە تایبەتی بەگشتی هەموو باسێکم بە هونەرمەندان بە تایبەتی دڵشاد مستەفا چی کردو هاوکار بێت تا چۆنەڵێ لەم وەزعەیانە جاتمان بێ بەڕاستی هەمومان لە کەلتور گلەیمان هەیە لە هونەر گلەیمان هەیە بەگشتی ئایا دڵشاد مستەفا چی کردو هاوکاریەک بۆ ئەم با بڵێن ئەم داڕمانی ڕاستیان من با بڵێن موسانی ماسای کەسی پێوێ بتوانم زۆرشت چارەسەرکەم بەڵام ئەوەی من کردومە لەما ئەم 4 ساڵی ڕابردووە سەرقاڵی پەروەردەکردن و دروستکردنی نەوەیەکی ئەکادیمی چەکدار بە زانستی سینەما بووین لە هەر من ناهەڵبەتە بە کۆمەکی هاوڕێکانم لە بەشی فیلمسازی کۆلێجی هونەر هەندێک لەو چەمکە نابا و هەندێک لەو چەمکە هەڵانەی کە لەناو ئەم دنیای فیلمسازی هابوون وردە وردە خەریکی ڕاستکردنەوەیان وردە وردە خەریکین کۆمەکی یەکتریەکەین لەگەڵ خوێندکارەکانمان بۆی کە ئاستی بەرەمهێنانی فیلمسازی توێسە سەری ئاستی ڕکلامەکانی تەلەڤیزیۆنەکانی خۆمان کە بەشێک لەوانی کە بەشدارن لە بەرزکردنەوەی ئاستی و ڕکلامە خوێندکارەکانیان ئەوانن کە وردە وردە بە زانستێکی جیاوازتر بە جۆرێک لە دیدی جیاوازترەوە سەیری ئەو دنیایەکەن و ئەتوانن کۆمەک بکەن بۆی کە ئاستی بەرهەمەکان تۆزێک بەرەو بەرز بوونەوە بڕوا بەڵام لە کۆی گشتیە ئەمە پێویستی بە سیاسەتێکی کەلتوریە کە حکوومەت ئەبێ ئەم سیاسەتە داپڕێژێ و سیاسەتەکەش پەرتی وەزارەتی ڕۆشنبیریە لە ڕاستیە بەڵام چێ ئەمە بکا و چۆنی ئەمە بکرێت 2-3 ساڵ پێش ئێستا 2-3 دیدار دروستکرا بۆی کە ئەمە بتوانین جۆرێک لە دامەزراوەی تایبەت بە سینەما دروست بکەین بۆ نمونە فیلم فاندیشن لە کوردستان دروست بکرێت و پرۆگرامینەکەی و داڕشتەکەی و هەموو ئەمانەش خاتونێکی کورد هەر هەمووی بە جوانی داڕشت و هێنای و پێشکەش بۆ وەزارەتی ڕۆشنبیری کرد مامۆستاشە لە بەشی فیلمسازی لە زانکۆی سینەمای لای ئێمە خاتوو بافێ یاسین فەقیرسایی هێنای و ستراکچەرەکەی بە باشی داڕشتۆ لەبەرەوەی کە ئەو خاتوونە و کچە خۆی ماستەری لە بواری پرۆداکشنی فیلما خوێندووە لە زانکۆیەک لە بەلجیکا هەمووی هێنا فیلم فاندیشنی کوردستانیش لەسەر پنچینێ دابمەزرایە ئەم بێسەروبەری کە من باسیەکەم ئەم سەرگەردانیە
ئەم نەبوونی فەندە هەر هەموو چارەسەرە بوو بەڵام لەبەرێکە گوێ لە کەسێکی وەکو ئەکادمیست ناگرێت چونکە ئەم هاتنە ناوەی ئەم خەڵکە ئەکادیمیانە ئەو جۆرە لە سیستم ئەو پاشاگەردانیە نایڵێت کە منی لەسەر بنچینەکەی بدەوڵەمەند بووم من لەسەر بنچینەیەک بووم بە سوپەرستار بووم بە نەجم دەرکەوتوم ئەستێرم من و فلان و فلان و فلان و فلانە لەبەرەوەکە دژاتی کردنیە و سیستمە کێش گوێ لە کێش ئەگیرێ لە ڕاستیە گوێ لەوا گیرێکە لەبەر چاوانە بەرکە ئەو لەبەر دڵانە خۆی دەرەخا بۆیە گوێ لەو خاتونە ناگیرێکێ بە شێوازێکی زانستی ئەم کێشەیە چارەسەرکرا گوێ لە من ناگرێت کە بمێ بە شێوەیەکی زانستی ئەم کێشانە چارەسەر بکەین ئەگەر گوێ لەمانە بگیرێ لە ڕاستیە و بۆردێکی ڕایشکاری باشیە بێ وەزارەتی ڕۆشنبیری کە ئەم جۆرە خەڵکە ئەکادمیستانە بن لە بواری میوزیک لە بواری فیلم لە بواری شانۆ لە بواری شێوەکاری بە دڵنیایی بەشێکی باشن کێشانە چارەسەر بوون چونکە هەموو شتێک سیستماتیکەکرا توی سە لە وڵاتێکە من و تۆ لێژین بڕۆ داوای فاندکە لە خۆ تۆ ناتوانانی یەک کۆمەڵی زۆر ئەپلیکیشن هەیە ئەبێ ئەمان هەمووی پڕ بکەیتەوە بە یەک دنیا فیلتەرا بڕۆی بۆی کە ئەنجا بگەیتەوەی کە فاندێک بگریت ئەوەی ئەو خاتونە بۆ فیلمسازی داڕشت بوو سیستمێکی هاوشێوە بوو بێجگەلەوەی کە بودجەی لە دەرەوە هێنا بۆ ناو کوردستان ئیشی پێکرا قوربانیێزە بەلاحەکانی دنیای دەوەتە کرد بێت ئێمە لەوێ بتوانین پرۆداکشن سێرڤیزیان بینێ شوێنیان بینە فیلمی کا تەسویرکە لە باتووی کە ئەچی بۆ ئوردون کە ئەتوێ فیلمێک لەسەر عێراق دروستکە لە باتووی کە ئەچی بۆ ئوردون دیمەنەکانی وێنە بری کە لە عێراق ناچێت وەرە لە کوردستان بیکە کە خۆی بەشێکە لە عێراق تاکو ئێستا وەرمونە من پێ سێ ڕۆژ پێش سەری فیلمێکم کرد جۆرجیۆ لەسەر جۆرجە دیمیلۆ دروستکراوە لە نێتفلیکس دانراوە بەرهەمی 2020 جۆرجە دیمیلۆ نوێنەری نەتەوەیە گرتووەکان بوو بۆ عێراق ئەو دیمەنانەی کە گوایە بەغایە کە دروستکراوە لە عەمانی پایتەختی ئوردون وێنەگیراوە منێک کە 4 ساڵ لە بەغایە ژیاوە مەزام هەموو بەغا بەرزاییەکی تیان نییە هەموو دیمەنەکان شوقەی بەرز و گرد و شاخ و ئەو شتانی تایە کەسێکی وەکو ئێمە کە بڵێن لە عێراق ژیاوی و خەڵکی عێراقی نەزانین کە ئەو حەقیقەت نییە لە ڕاستیە بەڵام تۆرە ئەو دیمەنانە لە هەولێر تەسویر بکە لە بەغاچێ و هیچ کێشەیەکرد نییە و زۆر زۆر ئەو دیمەنانە ناتوانێت بە شێوەیەکی زۆر زۆر باش دروست بکەیت و خەڵکیش بڵێ ئۆکەی ئەمە عێراقە ئەمە دیمەنەکە تیا دروستکراوە نەک ئوردون بێت وەکو وایە تۆ کتێب باسی بۆ نمونە شوێنێکی تەخت بکەی بێ لە سلێمانیا لەسەر شاخێک وێنە بکەیت ئەم پرۆژانەی کە ئەو خاتونە هێنابوو ئێمەش کۆمەڵێک بوون لەگەڵ یا سەپۆرتمانە کرد بۆ ئەوە بۆ بتوانین ئەم پرۆداکشن سێرڤیزانە بێنینە کوردستانە خۆ وڵاتێکی وەکو ئوردون ساڵانە بە سەدان ملیۆن دۆلاری لەم مەجالانە دەست دەکەوێت لەبەرەوەی کە فیلمەکەیەت لێ وێناگیرێت 4-5 ملیۆن دلار هەر فیلمێک خەرجەکە لە ناو وڵاتەکە 4-5 ملیۆن دلارە سەرمایەکەی تەنها وڵاتەکەی تۆوە ئەمان ئەگەر بکرێ و گوێ لەم خەڵکە ئەکادیمە بگرن بە دڵنیایی یەک دنیا شتە بۆ ڕێ هەر من نیم بەتەنیا پێویست بۆ یەک کۆمەڵێکی زۆر خەڵکیش کۆمەچیان پرۆژانە بکەن بۆی کە گۆڕانکاری هەر بژیر بۆ هیوایان دکتۆریان بەڕاستی کەسانی وەکو بەڕێستمان هەر زۆر پێویستە لە سەرجەم بوارەکانی هونەرە مای خۆشحاڵیە کەزانکۆ ئێستا بۆ مای 4 ساڵ بەڕێستان و کە هاوکارانتان هاوڕێیانتان کە لە سینەمایە بەڵێ چەند ساڵێکە ئەبیستین بەشی سینەما کراوەتەوە ئەوە مای خۆشحاڵی هیوادارین بتوانین نەکەر لە شانۆیە کە پێشتر بەڕێز باس لێوە کرد کە عێراق چۆنەڵی زۆر بەرزە لە شانۆدا هیوادارین لە سینەماشا بتوانین ئێمە هەنگاو بە هەنگاو بێگومان هەموو شتێک لە هەنگاویەکەوە دەست پێکە سپاس بۆ هۆڵانە بەڵام پێم خۆشە لە کۆتاییدا جۆمان لە ئامۆژگارەکانی دکتۆر دڵشاد مستەفا بێ بۆ هاوڕێکانت بۆ خوێندکارەکانت بۆ جۆگران بۆ دەرهێنەر بۆ ئەکتەر نازان بۆ ئەمانە بۆ هەمووی چەند ئامۆژگاریەکمان پێویستە بەڕاستی ینی من ئەڵێ مەرج نییە هەموو کەسێک کە ئەبێ بە هونەرمەند ئەکادیمی بێ بەڵام پێویستە ئەکادیمیمان هەبێ بووی گویان لێ بکەین ڕاستی ئامۆژگاری نییە بە قەدەرەوەی کە ڕەنگە هەندێک تێبینی بێ بۆ هاوڕێکانم بۆ ئەم خوێندکارە ئازیزانشکە لە وەشی فیلمسازیە خوێنن تێبینیەکانی میش لەوەیە کورتێکەمەوە کە قەلەمەکە هەنگاو لەسەر خۆ بەهێمنی وا بە ئاسانی ناگەی بۆ لوتکەی کە خۆتت بۆ ئامادە کردووە ئەگەر بێت و تۆ لە دامێنەوە دەست پێنەکەی ئەبێ هەنگاو سەرکەوی بێ سەرەتا بە خۆ فێرکردن دەست پێ بکەی خۆت مەبینە پێش هەموو شتەکانی تر یەکرد تێکسە تەماشای ئاوێنە مەکە و خۆت لێرە شتێکی زۆر گەورە نا تا خاکە ڕابی تا سادەبی تاوەکو بتوانی بە
شێوازێکی سەرەتایی بیر لەو هونەرە بکەیتەوە کە تیایە ئەو کاتاتوانی هەنگانی باشتر بێت لەبەرەوەی کە من بە بەردەوام کاتێکە بیر لە خۆمەکەمەوە یا بیر لە هەموو شتەکانی ترەکەمەوە ئەو قەندەم یەتەوە بیرکاڵێ گەرمی پڕ بۆیە سەری بۆ خوارەوەی لەبەرەوەی کە پڕە بەڵام گەرم کە پوچ بوو سەری بۆ سەر لەبەرەوەی کە پوچە بەرەوت کاولێکم ئەگەر گەرمە پڕەکەی بە بەردەوام هەوڵ بە سەرێ لە خوارەوە بێت ئەوە لە خۆ ڕازی مەبە چونکە لە خۆ ڕازی بوون یەکەم هەنگاوی خۆکوشتنە لە ناو دنیای هونەر و ئەدەب و ڕووناگیر و هەموو دنیاکانی تێکشا تا پێتانەکرێت پابەندی ئەو جۆرە لە خۆ بەکەم زانی نەبن کاتان کا بە کەسی زۆر زۆر گەورەکانی زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ دکتۆریان. خۆشترین دیدار بۆ بەڕاستی هیچ پشڕانێک نەبوو لە بینەکانیە بەڕاستی دڵم نەهات کە بەڕێستان قسەتە کرد هیچ قسەیە بکەم لە بینەکانیان لەبەرەوەی هێندە معریفە و هێندە زانیاریت دەبەخشیەوە حەزم نەئەکرد بپچڕێ لەو زانیاریە هیوادارم ئەمە ببێتە بەرنامەیەکی زۆر جوان خەڵکی سوودی لێبینی بێت ئەوە هیواداریم ئەگەر هەچ پرسیارە شتێکی چۆنەڵی سیلیم کردبێ لە دڵی نەگری دکتۆریان ئێمە تەنها مەبەستمان ئەوەیە ڕوونکردنەوە بدەین بەو خەڵکە هاوکار بن لەوەی زانیاریەکی بەسوود بڵاوکەینەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ئامادەبوونت کە حەزورت هەبوو بۆ ئەمڕۆ. خۆشەویستانم ئێمە بەداخەوە هاتینە کۆتایی بەرنامە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر دڵشاد مستەفا ڕووناگری سینەماکار کە زۆر هونەرمەند میدیاکار بەڕاستی لەوانەیە من کەمە قسووریم لە وەسفەکانمان کردوێ بە داوای لێبوردنەوە بەڵام زۆر زۆر خۆشحاڵ بووم دکتۆریان دووبارە و سێبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونیت زۆر مەمنون. ڕێزی ئەمەنی سەعید کوردە قبولکەن لە بەرنامەی مرۆڤەکانی غوربەتەوە خواتان لەگەڵ هەتا بەرنامەیەکی تر هەرشاد بوون. گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش.